هەموو هاوکاریەک لەگەڵ دیوانی چاودێری حکوومەتی فیدراڵ دەکەین. پێشتریش چەند جار ئەم دیوانی چاودێری هاتووە، هەرچی پێویست بۆ دیوانی چاودێری لە هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی ئاسانکاری و هاوکاریان کردووە، یعنی هیچ نەماوە کە ئەوان داوا بکەن. واگەر شتێکیت پێویست بێتن بۆ داوینکردنی داواکاریەکانی وانیان هەر ئەستفسارێک ئەوە دیوانی چاودێری لەگەڵ دیوانی چاودێری وەکو جاران هاوکاری دەکەین. بەخوا هێشتا زووە لەسەر ئەو بابەتانە قسە بکرێتن، چونکە ئێمە بە خۆمان هێشتا هەموو خەڵکیش دروستی تێنەگەیشتوە لەوەی کە ئەو بڕیارەی دادگای فیدرالی چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێتن و پێویستی بەوەیە کە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی دارایی لە بەغدا گفتوگۆ بکەن و بگەنە لێک تێگەیشتن و ڕێکارێکی دروست کە هەم لەگەڵ دەستور بگونجێ، هەمیش لەگەڵ یاساکان و هەمیش تایبەتمەندی هەرێمی کوردستان ڕەچاو بکرێ، چونکە هەرێمێکی دەستوریە و یاساییە و بە خوێنی شەهیدانیش دروست بووە ئەو هەرێمە. هەنگاوێکی سەرەتاییە بۆ دیموکراسیەت و بەرپاکردنی دامەزراوەکانی حکوومەت، بەڵام کۆبوونەوەی هاوبەشی شەو بووە لە نێوان هەم کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لەگەڵ دامودەزگەکانی هەرێم لەگەڵ سەرۆکایەتی هەرێم، ئەوە خەریکی گفتوگۆنە بۆی بزانین چۆن ڕێککەوتەکان دیار بکەن و جارێشتا هیچ ڕێککەوتنێک دیار نەکەن.